ئیسلام هەمووی وەکو خۆی تەطبیق کەن، هەمووی وەرگرن، نەڵێن ئەمەی بۆ ئەمڕۆ نابێ، ئەمەی معقول نییە. ئەوەی بۆ سەردەمی خۆی بوو بۆ سێ کەلیمەیە خەڵک کافر بووە بە دینەکەی، نیوەی دینەکەی لا بردۆ بەهۆی چێەوە بۆم سەردەمە نابێ، نیوەی دینەکەی لە دەستداوە، نیوەکەی تری عالەم وایە، منیش وەکو عالەم کوفرەکەم، نیوەکەی تری لە دەستداوە بەهۆی چیەوە معقول نییە. تۆ بەعقڵ بیری لە دین بەعقڵ نییە، دین بەعقڵ نییە، ئەمر و نەهی خۆی پەروەردگار بەعقڵ نییە، بێکسەر جێبەجێکی سەمیعنا وەئەطەعنا، عقڵ نییە. عقلەکە بەس بۆیە چۆن جێبەجێکەن، چۆن ئەنجامی بن. ئەوە دەردی کوفری زۆربەی زۆرێک لە خەڵکیە. ئەو چوار پێنج کەلیمەیە کە ئەیکەن لە بەرامبەر ئەم دینە بۆ سەردەمی خۆی بۆم سەردەمە نابێ، ئیتر وای لێ بۆ خۆی لەم دینا چێ دەرە. با بە عیسای کوڕی مریەم کە دابەزێتەوە لە ئاخر زەمانە بۆ شەریعەتە ئیشەکات، تۆ ێ ساڵی بۆم سەردەمە نابێ؟ ها پێغەمبەرێکە بە شەریعەتێکی تر نایە.